دۆخی ئەمنی چەمچەماڵ بۆ چوونی جیاوازی لە نێوان بەرپرسانی ئیداری قەزاکە و بەرپرسانی حیزبیدا دروست کردووە. بەرپرسی مەڵبەندی 12 ڕێخستنی یەکێتی نیشتیمانی داوا لە هاوڵاتیان دەکات خۆیان ئەمنیەتی ماڵ و گەڕەک و کۆڵانەکانیان بپارێزن. ئەندامێکی ئەنجومەنی کۆمەڵایەتی مەڵبەندی 12 ڕێخستنی یەکێتیش بەرپرسانی ئەمنی قەزاکە لە ئاز دۆزینەوەی تاوانباران و ڕادەستکردنیان بە دادگا بە کەمتەرخەم دەزانێت. ناوبراو هەواڵی دروستکردنی هەر هێزێکشی ڕەت کردەوە. هێز دروست نەکراوە، من سەرپەرشتی هێزیش ناکەم، بەڵام ئێمە کۆمەڵە کەسایەتی یاداشتێکمان بەرزوە کردووە، لەوانەیە نوسخەیەکمان دابێتە مەکتەب سیاسی، نوسخەیەکمان دابێتە ئاشایستی چەمچەمان، نوسخەیەکمان دابێتە کاگلاهور. دیارە و شوێنانەی کە مەخسەتمانە نوسخەیەکی بگاتە دەست کاقوباد وابزام گەیشتووە. دیارە ئێمە کۆمەڵە کەسایەتی ئەم تەقەکردنەی چەمچەماڵمان زۆر قێزەونە لە بەرچاومان پێمان قبول نەکراوە، هەڵساوین کۆبووینەتەوە. بە تایبەتی لەسەرەوەی و مامۆسایە کە ئەمری خوای کرد ئێشێکی گەورەیە لە دڵی هەمومانە. ئێمە ئەم یاداشتەمان بەرزەوە کردووە بۆ ئەوەی کە ئاشایستی چەمچەماڵ بەهێز بێ، بۆ ئەوەی ئیداری چەمچەماڵ بەهێز بێ، بۆ ئەوەی کە پۆلیسی چەمچەماڵ بەهێز بێ. ناوی کەسمان نەبردووە، دژی هیچ کەسێکیش نەبووینە و لەبەرەوەی ئەوانیش بتوانن زیاتر ئاوکاری مەحکەمەی چەمچەماڵکەن، حاکمەکانکەن، ئەوانەی کە ئامە قەرزیانی ئەوانەی کێشیانە زووتر باڵبەست بکرێن و بدرێن بە دادگا. بەڵام ئێمە قسەمان لەسەر ئەمەیە، ئایا بۆچی شۆڕ 140 ماڵتەقەی لێکراوە تا ئیستا تەقەکەرێک نەگیراوە؟ ئایا و هەموو دزا ئەگیرێ ئەڵێن شایەتە هەیە سعادێکی شەو خەڵدزی لێ بکرێ شاید لەکوێ دروست ئەبێ، دیارە شاید نابێ و ناکرێ و سەرکەوتو نابێ. باپی ئامارەکانی پۆلیس حاڵەتەکانی کوشتن و هەڵکوتانە سەر ماڵان لە 5 مانگی ئەم ساڵدا بەراورد بە 5 مانگی ساڵی ڕابردوو بە ڕێژەیەکی بەرچاو کەمیان کردووە. قایمقامی چەمچەماڵی شکاوکە سەرۆکی لیژنەی ئەمنی قەزاکەیە دروستکردنی هەر هێزێکی لە دەرەوەی یاسا و ڕێنمایەکان ڕەت کردەوە و ڕایگەیاند دۆخی ئەمنی چەمچەماڵ لە ئێستادا لە زۆربەی شار و شارۆچەکانی هەرێم باشتر و جێگیرترە. هەندێک سەرکردەی لایەنێکی سیاسی دیاریکراو و یەک دوو کەناڵی ڕاگەیاندن بەربوونەتە لاشەی پیرۆزی چەمچەماڵت کە یانە ناشرینی بکەن، بەعکسەوە چەمچەماڵە زۆربەی شارەکانی کە باشترە، کەمترین ڕێژەی تاوان تایە تۆمار کراوە. بەڵام مۆزوعەکە یەک ئیسارەکردنی پەیوەندی بە تەکەتولەوە هەیە بە ئەوەی کە زۆر ڕێگە و سوبولیان تاقی کردەوە بۆی ئیدارە یان دڵسۆزانی ئەم شارە ناشرینەکەم بۆیانە چۆسەر ئەمە دوچەشیانە تەنها بیانوویەکە کاڵێن وەزعی ئەمنی چەمچەماڵ خراپە، چەمچەماڵ لە کەرکووک و سلێمانی هەولێر زۆر باشترە. مۆزوعی هەوڵدان بۆ دروستکردنی هێزی سەربازی یان میلیشا ئەوانە ئەمەش لە خورافاتێک زیاتر هیچتر نییە. هیچ بەرپرسێکی سەربازی ئامادە نییە لە دوای تەواوبوونی واجبەکەی خۆی لە ماڵەوە کە بۆ ئیسراحەت دێتەوە واجب بۆ کەسێکی حزبی بگرێ یان بەشێک لە کەسێکی حزبی بگرێ. کەس ئامادەنێ و خورافاتێک و جێبەجێکردنی محاڵ و مستەحیلاتە ئەوە شێچێک بوو لە هەوڵەکان بۆ تێکدانی ڕەوشی ئەم شار. دۆخی ئەمنی قەزای چەمچەماڵ لاوبەناو ناجێگیری بەخۆ دەبینێت و هەر ئەمەش لێدوانی دژبەیەشی بەرپرسانی حیزبی حکومی قەزاکەی بە دوای خۆیدا هێناوە. بەشێک لە بەرپرسانی شۆکاری تێکچوونی دۆخی ئەمنی قەزاکە بۆ کێشە نێوخۆیەکانی یەکێتی و ململانیەکانی نێو ئەو حیزبە دەگەڕێنەوە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.